پێ دەستوری هەمیشەی عێراق ساڵی 2005 گەلانی عێراق دەنگە لەسەردا و کۆمەڵێک دەسەڵاتی هەیە. دوای هەڵبژاردنی سەرۆکۆمار داواکە لە کوتایی یەکەم کوتەی گەورەی ناو پەرلەمان کە ئەتر چۆنەڵێ حکوومەت سەرنوێ حکوومەت هەڵبژێرێ و ئەوە یەکەم کارێ. دوای ئەوە بۆ نمونە دەسەڵاتی ئەوەیە کە لێبوردنی گشتی دەربکە و هەر پرۆژەیە کە لە پەرلەمان دەنگی لەسەر ئەدرێ ئەوە بێ موافقەتی لەسەر بکە و واژووی لەسەر بکە و ئەو مەسەلەی پەیوەندی بە سەفیری وڵاتان ئەوانەوەیە و هەروەها لە حاڵەتی غیاببوونی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کارەکانی ئەویش ئەگرێتە ئەستۆ و نوێنەرایەتی عێراقەکان لە هەموو کۆنگرە و نێودەوڵەتیەکانە و یەکەم یەکەم پێگەی دەوڵەتە لە عێراق یانی سەرۆکۆمار ڕووی داریەوە. ئەتوانین بڵین کۆمەڵێک مەهامی هەیە کە نوێنەرایەتی عێراقەکە لە سەرجەم بوونەوەکانە و هەروەها لە مەراسیمی عەسکەریە بە هەمان شێوە وەکو سەرۆکۆمار چۆنەڵێ پێی تایبەتی خۆی هەیە و هەروەها پێدانی خەڵات کادرێ بە فەرماندە سەربازیەکان. ناکرێ ئێمە هەمیشە بڵین حکوومەتی عێراقی یان لایەنەکانی تر بێزگە لە کوردستانیان لە کورد کردووە، چونکە ئێستا بمانەوێیان نەمانەوێ کورد لە هەرێمی دەسەڵات هەیە لە عێراق، سەرۆکی کۆمارت هەیە، جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانت هەیە، جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانت هەیە و نزیکی 65 بۆ 64 پەرلەمانتارت هەیە، چەند وەزیر و بریکار وەزیرێکت هەیە. یعنی بەشێکیشی کەمتەرخینەکە ئەکەوێتە ئەستۆی ئەمانە بۆ بەفعلی سەرۆکۆمار لەبەرەوەی پارێزەری دەستورەوە پارێزەری یەک پارچەی عێراقا و بۆی هەیە پرۆژە یاسا پێشکەشی پەرلەمان بکە و بە پێی پێگە و دەسەڵاتەکەشی بۆی هەیە بە دوواداچوون یعنی جۆرە لە بتوانێت ڕۆڵێکی ئەرێنی باشی هەبێ بۆ چارەسەرکردنی گرفتەکان و کوتم کە بەردەوام لەگەڵ سێ سەرۆکاتێکە کۆ دەبنەوانە. بەڵام ئەبێ ئەوە لە بەرچاو بگرین سەرۆک کۆماری عێراق سەرۆک کۆماری هەموو عێراق، ئەو بەشەی ئەبێ وابیری لێ بکەین و ئەدەر تاکێک لە کوردستان یا لە بەسڕا یا لە مووسڵ زوڵمی لە یەکرێ ستەمی لە یەکرێ مافیا خودێ پێویستە سەرۆک کۆمار بەجددی لەسەر خەت بێ. گرنگە هەمیشە بین تەسنیفی یا پۆلێنی گرفتەکان بکەین بزانین لای چێە و چارەسەرەکەی بەدەست چێە، ئەو کاتە بڕیار بدەین چێکم تەرخەم و شێکم تەرخەم. ئێستا کورد سەرۆک کۆماریە بۆ بەڵام مادەی چارەسەر نکراوە، ناوچە جەنابەکان چارەسەر نکراوە. کورد سەرۆک کۆمارە ئێستا هەرێمی کوردستان وەکو بەڕێز داماژەت پێکرد کە کورد پێکاتەیەکی گرنگ کە لە دەسەڵاتی عێراقیە، بەڵام هاوڵاتیەکانی محرومن لە شایستە داراییەکانی خانەنشینەکان جیاوازێکی زۆریان هەیە لە موچەیە کە ئێمە بەمان بەپێی مادەی 14 دەستوری عێراقی کاڵێ هەموو هاوڵاتێکی عێراقی یەکسانن لە ئیمتیازاتە، بەڵام ئێستا جیاوازێکی زۆرە بینین بەداخەوە. پێویستە لە بەغا هەمووی نێنین بەسەر کەسێکی دیاری کراوە، کورد کۆدەنگ بێ. هەر کاتێک کورد کۆدەنگ بوو یەکدەنگ بوو بەسەر کۆمارەوە تا پەرلەمانتارەکان تا وەزیر و بریکارەکان تا نوێنەرانی کورد لە بەغا یەکدەنگ بن، پێم وایە ئەتوانن دەستکەوتی گەورە بەدەست بێنن. ئەو منافەسەیە کە پارتیوێکێتی لە هەرێمی کوردستانە هەیە گواستویانەتەوە بۆ بەغاش، لە بەغاش کە دانیشت نەکات جاری وایە لەسەر پۆستێک لەسەر پێگەیەک ئەم پۆستی سەرۆک کۆمارە هەمومان نەزانین بە چ قۆناغێکی هەڵبژارد نهات، چەندی دواکەوت و دوایش ئاراستەکە چۆن بوو بۆ چونکە پارتیوێکێتی کۆک نەبوون لەسەرەوەی کوردێکی دیاریکراو سەرۆکی کۆمار، لەسەر ئەوەش کۆک نەبوو. لەبەرەوە ئەمە پێم وایە کاریگەری کردوتە سەر ڕۆڵ و پێگەی کارکتەرە کوردەکان لە هەر شوێنە گوتر ئێمە بزانین ئێستا لە عێراقا جیلە کاتوتە پێشەوە ئەو جیلە نییە کە دۆستایەتی و تێکەڵاوی هەبوو لەگەڵ کارکتەر سیاسی کوردەکان، یعنی ئەو هەنیش چۆن ئێمە کارکتەرە سیاسی کوردەکان بەشێکان لە هەرێمی کوردستان یان نەماون یان ئێستا لە پۆستی باڵادا نەماون، لە عێراقیشە هەروە بوون. بۆیە ئێمە ئەبێ پێم وایە خاڵی سەرکەوتنی کورد بۆ چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ حکوومەتی عێراقیە ئەوەیە بەدیدی ئێستاوە خوێندنەوە بکانێک بەدیدی ڕابردووە خوێندنەوە بۆ ئێستای عێراق و ئەو دەسەڵاتانەی هەیە پێشتریش
سنگ و پێگەی کورد وای کردبوو کە بۆ منە حکوومەتی عراقی لە هەرێمی کوردستانەوە جاریوا بوو تەشکیلەکرا، بەڵام ئێستا تۆ حزوریشت نەبێت تەشکیلەکەن و خۆت زەرەکەی ئەویش بۆ هۆی و پڕتەوازەوەی ئەمەدا.